زەمن ئەم شەو زەمن چرکەکانی پەپولەن و دێن و دەمرن خۆکەی پۆلێک پەپولەش یەخەی مەرگ بە منیش ئەگرن ئەم شەو لە تاوی بێتۆیی وێنەکانت بوون بەڕووگەم وێنەکانت بوون بەڕووگەم ئەوانیش داسەم ناشکێنێت ئیتر هانە بۆ کێ ببەم ئیتر هانە بۆ کێ ببەم خۆشم نیت و من دێوانە ئیتر تاکەی چاوەڕێت بم تاکەی دڵێم لە مشتمە بێ گوێڵ خستووی تر پەی پێت بم گوێڵ خستووی تر پەی پێت بم دەنجێ بە من ئەڵێ میوانێک دێتە دیدەنی ئەم شەو دەنجێ بە من ئاڵێ میوانێک دێتە دیدەنی گەرە و میوانم بۆ نەبی ئەوە مەرێک میوانە و دێ گارە و میوانم تۆ نەبی ئەوە مەرێک میوانە و دێ ئەوە مەرێک میوانە و دێ خۆشم نیت و من دێوانە ئیتر تاکەی چاوەڕێت بم تاکەی دڵێم لە مشتمە بێ گوێ هەڵخستووی تر پەی پێت بم گوێ هەڵخستووی تر پەی پێت بم. سلام لە خەمەت بینەندەگەل و شنەوەندەگەلی ئەزیزێک کە لەعنە بەرنامەی گەڕیان ڕۆژهەڵات ئەوینن ئێمە مدەتێک بەرنامەکانمان بەهۆی مشکلاتە فەنیە و ڕاگردوو هاتینەوە خەمەتان ئیشەڵا کە بتوانین ئەم ساعتە کە هاینە خەمەتانە سعاتێک خۆش بۆ ماڵەکانتان بۆ ڕۆحتان بۆ ئەوەی کە خەمێ لە دڵتان دەرکەین دروستکەین بۆتان. میوانە بەرنامەمان ئالوقمان یەکێک لە گۆرانی وێژگەلێ کوردستان بەڕاستی دەمخۆش و گۆرانیەکانی عەزەمەتە. خۆشحاڵم کە ئەمە خەمەتیە ئەم بەرە جەژنانەیەک خاص بین بە ئێوە ئەزیزگەل با لە زوان خۆیان سڵام عەلەیکتان بژنەون و بێژن و بەیەکە و قسەکەن. فەرموو ئالوقمانگیان بە خێر بیبان چاو بە میوان بەرنامەمان. سپاس خاپتن گیان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەنجی گەڕیان. هیوادارم ئەم جێژنە کە لە پێشمانە جەژنی سەرفرازی و جەژنی تەبایی و گردن ئازایی بێ بۆ هەموو گەلی کورد
و تەمەناکەین کە ئەو ناخۆشانی کە لە ڕابردووە بینیومانە و ئەو نەهامەتانی کە میلەتەکەمان تا ئەم دەقە و ساتش قسەی تیاکەین بە کۆمەڵێک گرفتەوە بەڕاستی خەڵک بێتاقەتە هیوادارین جەژنی قوربان بێتە فریاد ڕەسێک و هیوادارین کە خەڵکی کوردستان بەگشتی و هەموو کورد بە تایبەتی لە خۆشی و لە کامرانیا بژین. واقعان امیدوارم هەروە پێش بێت کە جنابتانە فەرمونون ئیشەڵایش هەروە ئەوێت کورد دڵخۆش ئەوێت لە هەر نقطەیەک لە هەر جێگێکە هەین هەر ڕۆژێ خۆشمان بێ جەژنێکمان بێ هیوادارم ئەم جەژنە بێ بە جەژنانەی گەلی کورد بە قەوڵ ئالوقمان. و بە ناوی گەڕیان میدیا و جەژنە پیرۆزە لە هەر چوار پاچەی کوردستان لە هەر کوردی عەزیز کە لە هەر کوێنێکە هەست و لەلایەن کاکۆلی عزیزە و لەلایەن ئالوقمان و بازم لە تەرەف خۆم و مدیریەتی عزیزە گەڕیان حەزم کرم پەیامەکە وتیان بە من بگەێنم بە ئێوەی عزیزم. ئەوەڵین گۆرانیمان ژنەفت گۆرانیەک بوو کە فکرکەم شار خۆتان بووتن گۆرانی زەمن گۆرانیەکە ئەمە ئەتوانم بڵێم 20 ساڵ پێش ئێستام گۆرانیمان وتووە. ئاوازەکەی ئاوازی هونەرمەندی هاوڕێم کاک سەلام ڕەشیدە و هۆنراوەی سۆسپاس هۆنراوەی گۆرانیەکە مامۆستا ساڵا بێت چارە و ئەم ئێوارە حەزم کرد لێرە پێشکەشی ئەوەی عەزیز بکەم. مەمنون تەشەکر ئینشەڵڵا کە ئەو پێشکەشیتانە فەیزێکیان بردوێ بینەن دەگەلێمەوە شنەوەن دەگەلمان. جا یەکچیت ئێوە گۆرانیەکتان وت بەناو شۆلەگیان یەکێ لە گۆرانی وێژگەلێ خوار هەڵات سنەیە کاکە ماڵخۆندگە بەڕاستی عەزەمەت بوو من خۆم گوێچکەمدا لە شەوەی یەلدا حەزەکەم ئەم گۆرانیە ئەگەر نەوێتە زەحمەت دووبارێکەنەوە بەسەر چاو هەرچەند بەڕاستی گۆرانیە زۆر لێرە و لەوێ داوایان کردووە بەڕاستی ینی زۆر وتومەتەوە بەس کێشە نابێ ئەم ئێوارەیەش لەبەر کاتی جەنابەت دووبارەیەکەینەوە و چەند بارێش یەکەینەوە بەسەر چاو کاک وەلید ئەگەر جەنابەت لەسەر دەستگای سێگایە فەرموون. دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان تۆی تەبیبی شۆلەگیان تۆی حەبیبی شۆلەگیان تۆی تەبیبی شۆلەگیان تۆی حەبیبی شۆلەگیان
شۆلەیە عشقی حەسرەتێت خوارد هەردەم لە دیدەم شۆلەیە هەر خەیاڵی یادی تۆیە مەڵهەمی زەمانەکە وەرە ڕەحمێ بکە بە حاڵی دەردە بێ دەرمانەکەم هەر خەیاڵی یادی تۆیە مەرهەمی زەمانەکە وەرە ڕەحمێ بکە بە حاڵی دەردە بێ دەرمانەکە ئاسەبارم شۆلەیە شینەکارم شۆلەیە ئاسەبارم شۆلەیە شینەکارم شۆلەیە یادێک لەو هونەرمەندە ئازیزە کەین ئاغای کەماڵ فەدەوی خەڵکی شاری سنەس بەڕاستی بە عەزەمەتەوە ئەم گۆرانیە خوێندووە دەست و چاوی خۆش بێ کاک لوقمانیش دووبارەی کردەوە ئیشەڵا و هونەرگەلەوە گۆرانی گەلاونە دووبارە بێتەوە ناو هونەرمەند گەل و گۆرانی وێژگەلمانە هیچ وەخت بێدەنگ نەون و گۆرانیەکانمان نەمرێ. کاک لوقمانگیان جنابالی سیدی و بێژین نەوارگەلێک گۆرانی گەلێکە لە ناو بازاڕ هەستان پێم وا بێ چەند ساڵەکەیەوە خەریک هونەر و گۆرانی و ئەمانەنا حەزەکەم لە زوان خۆتان بژنەوە بزان چەند سیدیتان هەست چەند گۆرانی گەلتان هەستوە چه جێگەگەلێ چووگن بۆ کۆنسرتگەل یا بۆ بەنامەگەلی هونەری لە ڕاستیە من لە ساڵی 1989 دروست لە نەوەتەوە لە ساڵی نەوەتەکان با بڵین بە تاریخی میلادی نازان بە قەولی ئێوە چەندەکەات يعني حدود 32 ساڵە من با بڵین لەم بوارەیە کە بواری هونەرە بەڕاستی دەستم پێ کردووەوە هەوڵێکم ماوە بەڕاستی لەلایەن خۆمە کە بتوانم کەم تا زۆر ئەوەی کە لە توانامە بێ بتوانم ئەو خزمەتەی کە پێویستەکە من وەکو لوقمان یان لە ڕێی هونەرەکەم یا لە ڕێی دەنگمە بەڕاستی بیگەێن. حدود 4 ئەلبومم هەیە و ئەلبومیشی مقاماتم هەیە و چەند گۆرانی با بڵین سنگلیشم هەیە کە لێرە و لەوێ ئەو بەدەر لە ئەلبومەکان کە بە جیاجیا تۆمارە بکردووە ئیتر سەرقاڵێکی زۆرم هەبوو بەڕاستی لە بواری کلیپسازیەوە کلیپگەلێکی زۆرمان هەیە زۆر سپاس وە لە بۆ کۆنسرت و بۆ ئاهەنگ و بۆ فستیڤاڵیش ئەو وڵاتانی کە با بڵین وەکو ئیسپانیا وەک ئەڵمانیا و سوید و کرواتیا تورکیا شاری ئامەد و لە ئێرانیش با بڵین بەگشتی لە کرماشان و لە سنە لە تاران بە هەمان شێوە لەم شوێنانە کە ئاماژەم پێیا من هەم فستیڤاڵ و هەم کۆنسرتمان موفق بی. دوایین گۆرانی چەس؟ دوایین گۆرانیم دوایین نە سێومین تقریبا ئەمە ئێستا لێرە بگەڵم ئامزانیمە بەسەوەی کە تۆمارە بکرد بێ وەڵای ئێستا لەوەی کاگوەلی ئاگەر برادران حەزیان لە گۆرانێکی مام لێ بوو کاک لوقمانگیان پەیوەندەیەکمان لەگەڵایە کاک ڕەند لە سلێمانیەوە بەڵێ حەمیدەوە شەویست سلام ڕەندگیان خاسی سلامەتی کوڕەکە قوربانەوە شەویستی سڵام پێی ئەو هاوڕێوە شەویستە و ئەو هونەرمەندە خۆشەویستە هیوادارم بەخێر بێ سەر چاوان خۆشحاڵیەوە ئەڵێم بەخێر بێ بە ڕادێ جوانە جێگەی شانازی هەر هەمومانە بەڕاست شانازیەکەم مەمنون تەشەکر ڕەندگیان لە تەماسەکەت لە ئەوەیە کە هەر دەفعە واقعان هاودەردی و هاوڕەفیقی و هاوڕایی یەکەی تەکێمە تەشەکرەکەم من لە خزمەت بەم پێی ئیسا هەرچەندی پاسەکەرێ
بەڕاستی هەر وەرشی گەرەکە بە سیوادار و هەچ کەس تەماشای نە لافەش کرێ چەم هەمیشە ماسکەر و بەڕاستی دەستۆچیتان لێکەم فرە هیلاکەن بەڕاستی ئەم بەرنامە چەند جار دەستۆچیتان لێ بکەین هەر فرەکەمە بەڕاستی بەڵام هیوادارم بەردەوام بن و دەستان ساغ بوو خۆشبی تەشەکر بۆ تەماسەکەت ئەزیزەکەم مرسی واقعان ئەوەی کە تۆ تەماسەگریتە کێماوە کەسکە لێ تریش ئەگەر انتقاد و پیشنهادێکیان هەست ئەیژ نەوین و ئەینووسن بۆمان بە سوورەتە کامنت واقعان مەمنونین دڵگەرمیە ئەسڵەن هیلاک ناوین دەستە خۆش بێت تەشەکۆرەکەم با بڕینە لای مێمانە ئازیزەکەمان گۆرانیەکەی دەست پێکات و ئێمەش بەسەر چاو کاگولت گۆرانیەکی ماولیان داوا کرد وەڵا هاوڕێیانی گەڕیان هەر ئەمان فاتێزش بێ فابێکە شەمان نییە هەری قاعەکەی ڤالسە تقریبا جوانی باڵەودام و چاو ئەو خانمانە داوای شادەکە گیانەکەم من شاد هاي نەخەمەتیانە باش زۆر قسە کەس دەمەسەکانی کاگۆران باڵاودام و چاو بەهرەی تاسەرنین بۆ پیاو هەزار چاو جوان قات باری هات بووم ببمە هاواڵی کەوتۆمە چاڵی تاری کەوتمە هەواری خاڵی ڕەنجارۆ بووی من پێم وابوو تۆ دۆستی هات بووم ببمە هاواڵی دۆستێک نامەکایەت پرسۆز دیارە ئەستی دڵداری دەکای شرطة مرد لدل ماي اشكي تو خايا مش نكايا عشقك ما يجيان ما قد لدل درناك جاب جاري ممكوشاي قل خداي الله قرن امان امان ديدام لما فرسن لم قارن بدواي من داما قارن إما تشاو ملاوي بوم
هات بوم ببما هواڵی ئەو چاوی وەلایە دێرن کەوتمایە هەواری خاڵی بەهەڕۆیی گوڵنامە شادی بۆ بولبولنامە بەرگۆنەوای دڵنامە هات بووم ببمە هەواڵی باجێ هێشتم نایەمزانین کەوتمایە هەواری خایەڵی بەخێر بیتەوە دەنگ و نەڕزێ دەست و پەنجەی کاکوەلیش خۆش بێت تەشەکر لە هاتنی کاک جەزا فکرکەم پەیوەندیمان تەکابوو بەڵێ کاک مەریوان قەرەداغی شاعر هاینە خەمەتیە سڵاوتان لێ بێت چۆنن ئەم کاتتان باش سەرچاوم کاک مەریوانگیان گەورەت کردین سڵاو ڕێزمەیە بۆ کارمەندانی ڕادیۆی گەڕیان و هەم بۆ تەلەڤیزیۆنەکەشیان دەستخۆشییان لێکەین هەڵبەت بەخێراتنی و میوانە خۆشەویستاکەین بەخێر بێت بەڕاستی دەنگێکی پڕچێژ و ڕەسەن دەنگێک بردینیەوە بۆ یادگاریەکانی ماملێ و حەسەن زیرەک و بە کورت و مختصری پڕچێژی کردین لە ئاوازی گۆرانی هەڵبەت بۆ ئەم سەوتە خۆشە منەمێ بە چوارینەیەک یا شعرێکی ناری هەیە هەر لە بیرمە کلاسیکە ئەمێ بیرڵێم دوایش سڵاوێکی بۆ بنێرم هاینە خەمەتانە فەرمونون حەزەکەین گەشتکەمان ناری شاعیر هەڵبەت زیاد لە 100 ساڵ پێش ئیسام شعرێنی سیواڵەیە چاوەکەم بۆیە دایم کار و پیشەم زاریە حاکمی چاوت لەگەڵ من مائیلی غەدداریە شۆڕش و ناڵینی کەس بێوەچە و بێعیلەت نییە ئاهی من فەریادی بولبول و ئێشی بێخۆم خاریە من کە خوێنی خۆم حەڵاڵ زانی و قوربانی دەبم حەزرەتی خونکاری ئەبرۆت مەشروبی خونخاریە گەردەپرسی بۆچی بێنەش ئەو مەلول و عاجزی ڕوومەتی زەردم عەزیزم شاهیدی بیماریە دڵ لە شامی پەرچەمی شەودا بەدائیم بێخەوە چونکە ئێشکچی لە شەودا عادەتی بێداریە ڕوود وەکو ئاگر موژەت وەک شیشە ئەبرۆت قیمەکێش میروەحەت زوڵف و کەبابەت جەرگی پارەی ناریە ئەمە تەنها کلاسیکێ بوو بۆ ئەو هونەرمەندە خۆشەویستە دەستخۆشی لێکەم دەستخۆش کاک مەریوان سپاس دەکەم وەڵا کاک لوقمانی بەڕێز هەڵبەت ناوەکەم بەغەڵەت نەوتەوە کاک لوقمانگیان کاک لوقمان یەک پرسیارم هەبوو تەنها ئەوەیە ڕاو سەرنجی بەڕێزتان وایە و بەو شێوەی بڵێن ڕێنمایی بەڕێزتان چییە بۆ ئەو گۆرانی بێژانەی کە گۆرانی هونەرمەندەکان ئەڵێنەوە بەتایبەتی ئەو گۆرانی شعلەخان من ڕەنگە لە 6 گۆرانی بێژگۆم لە دەنگ بوو بێت وەکو ئەو دەنگەی بەڕێز ڕەنگە چێژبەخش نەبێ بەڵام دەبێ بزانین ڕێنمایی کاک لوقمان چیە بۆ گۆرانی بێژانی بەگشتی گۆرانیەکان ئەڵێنەوە سپاسانەکەم سپاس کاک مەریوان دەستخۆش بۆ ئەو هونەراوە جوانی جەنابیشت بێگومان شتەکان بەڕاستی ڕوون و ئاشکرایە کاتێکە هونەرمەندێکی ئەم سەردەما یان گۆرانی بێژێک یان ئەوانەی کە حەز و خولیان هەیە بۆ گۆرانیە کۆنەکان و کلاسیکەکان و گۆرانەکانی پێش خۆمان حقیقەتێکە ئەبێ تۆ کاتێکە دەست بۆ بەرهەمی هونەرمەندێکی وەکو ماملێ وەکو زیرە وەکو خالقی وەکو هەریشێک لەو هونەرمەندانی کە پێشەنگ بوون ڕۆژە لە ڕۆژان بۆ ئەمڕۆی ئێمە بەڕاستی بە ئامانەتەوە ئیشی لەسەرکەیوە ئەبێت لانی کەم هەوڵی ئەوە بی ئەگەر هیچ کەسێ بڕوا ناکەم ینی هیچ کەسێ بڕوا ناکەم دەق و دەق گۆرانی بیژیش کە بڵێتەوە 100% چۆکەم ئەمە شتێکە ئەو ئەحساس و قوڕگەی کە لەو هونەرمەندەیە هەیە
لەوانەیە مەسەرن لە هونەرمەندی ترا بە شێوازێکی تر بێت وزانم یانی بۆیە بەس ئەکرێ بۆ نمونە کە تۆ گۆرانی بێژێکی تر ئەڵیتەوە یان هونەرمەندێکی تر ئەڵیتەوە ئەکرێ وەکو دەنگی خۆت وەکو ئەحساسی خۆت بڵێ وا بڵێ کە بەڕاستی جمهور و جەماوەرەکە دیان ئەو خەڵکی کە گوێبیستی گۆرانی کۆنەکە بووە کاتێک کە تۆ ئەیڵێتەوە وا بێت ئەو تەزەوقی کاوە حەزی پێ بکە نەکخوا نەکردە بە شێوازێک بوترێتەوە کە خەڵکێک بڵێ بریا هەر نەوترای ئەم گۆرانیە لەبەرەوەی ئێمە بە گۆرانی بێژە کۆنەکە جۆمان لە دەنگی ئەم گۆرانی بۆ زۆر گۆرانێکی عالی و گۆرانێکی زۆر تایبەتە بۆیە کاتێک هەست گۆرانی بێژێگانی کە گۆرانی بێژێگەڵێتەوە بەڕاستی ئەبێ پێش ئەوە حسابی ئەوە بک بە ئامانەتەوە ئەو گۆرانیە بڵێ بۆی کە سبینێ ڕخنەی لێنەگیرێ لەبەرە گۆرانەکە لە خۆی لە ئەساسا گۆرانەکە وجودی هەیە و گۆرانەکە خۆشە جا تۆ ئەگەر ئەکرێ خۆشتر بیڵێ ئەمە هەڵشتێکی زۆر باشە و ئەگەر بە دەنگی خۆش جارێککە حەزەکەی بیڵی توانێ و بە ئەحساسی خۆت بڵێ خۆش بیڵێ ئەمەشان هەر کارێکی باشە لەبەرەوەی کە خەڵک لەو حاڵەتەیە دەستخۆشی هەم لە تۆ هەم لە منی و هەر لەو کەسانەکە کە گۆرانی بێژیش دەڵێنەوە دەست خۆش بۆ کاگوەریوان واقعا توصیفی جالبی کرد لە هەرچی نەزەرە و واقعا ئێمەش حەزمان کرد بە سۆبەتەکانی کە وتی واقعا چۆنە دووبارەکەیتەوە بڵێ دەستخۆشی لەکەم کار لەخمان یەک پرسیاری ترم هەیە ببوورە ئەگەر ئەوێ پرسیارەکە بکەم تازە تا چەندێک بەڕێستان هەز بە لێکۆڵەر و ڕەخنەی بواری ئەدەبیەکەن لەم کای هونەریەکە ئیستا هەیە و تا چەندێک بەڕێستان لەو بەرهەمانە ڕازین کە دقا ئەدەبیەکانیان نەبووتە جێی سەرنجی بیسەر یعنی نەبووتە جێی سەرنجی جۆگر هەر ئەو ڕۆژێک کە دقەکە تۆمارەکرێ یا هونەریەکە بەرهەمی ڕۆژی دوایی بەداخەوە ئەمرێ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی دقەکان تێکستەکانیان باش نییە یان لێکۆڵەر و ڕخنەی ئەدەبیمان نییە هەڵەکان دەست نیشان بکە ئێتت پاستانەکەم کاتان ناگرم سپاس دەست خۆش کاگوەریوان پەیوەندیەکەت خۆشحاڵمانتان کرد گەورەمانتان کرد خۆی لە ڕاستیە ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک هۆزانوانی زۆر باشمان هەیە و هونەراوە جوان ئەنووسن ئەکرێت ئەو هونەرمەندە و ئەو دەنگبێژە کە هەڵستێ بە وەرگرتنی هۆنراوەکە ئەکرێت تۆ تێکستێ میلۆدیێکی وای بۆ دابنی کە بەڕاستی هاوتا بێ لەگەڵ ئەو هۆنراوەیە کاتێک کە دەنگەکە خۆش بوو وەکە ئاوازەکە خۆش بوو وەکە هونراوەکەش خۆش بوو ینی معنادار بوو حقیقەتێکەیە کە ئەم سێشتا وا ئاکا کە بچێتە ناو خەڵک بەس جاری وا هەیە بەداخەوە کە جاری وا هەیە لەوانەیە دەنگەکە خۆش بێ جاری وایە ئاوازەکە ئاوازێکی باش نییە ئەنە ئاوازەکە وەکو پێویست نییە یان جاری وا هەیە لەوانەیە هۆنراوەکە لەو ئاستەیانە بێ بۆیە ئەمە جاری وایە ئەو کێشەیە دروستەکە کە وەکو پێویست ناگاتە لای گوێگر وەکو پێویست ناگاتە لای ئەو کەسانی کە حەز و کولیان بڵێ حەز و کولیان هەیە بۆ ئاواز و بۆ گۆرانی کوردی و بەداخەوە کاکبەریوان باسی چێشی کرد لەوانەیە ڕەخنەگری ئەدەبیمان هەبێت دەرەو لەوێ بەس تا ئێستا بە تایبەتی لە مەجای هونەری گۆرانی و مۆزیکا وەکو پێویست ڕەنگی نەیەوەتەوە ینی من پێم خۆشە بەڕاستی لە هەموو کاتێک و لە هەموو ساتێکە ڕەخنەگرمان هەبێ ڕەخنەگری ئاوازمان هەبێ ڕەخنەگری هۆنراوامان هەبێ ڕەخنەگری دەنگمان هەبێ بۆی کە بەڕاستی ئەم ڕەخنانە حقیقەتێکەیە کە ڕەخنەی دروستکردن ئەمە ڕەخنە نییە ئینتقاد و پیشنەهادە بێگومان شتێکە ئێژن و ئیستفادەی لێ بێگومان ینی تۆ کە ئەو ڕەخنانە کە ڕەخنەگری هونەریمان هەبوو کە نەقد هەبوو لەو ئیشەی بۆ نمونە کە من ئەیکەم ئەمە وا لە من ئەکا بۆ ئیشی داهاتووترم پێداچوونێک بە خۆمان بکەم و بتوانم شتی باشتر و شتی جوانتر بەڕاستی پێشکەشی میلەتەکە بکەم بەس بەداخەوە کە تا ئێستا وەکو پێویست ئەو شتانە نییە وەس هیچ سانسۆرێک لە کەناڵەکانە نییە بەداخەوە سۆشال میدیا ئەمڕۆ زۆر بەربڵاوە ینی خەڵک بە ئارزوی خۆی هۆنراوەدا ئەبەزێنێ گۆرانیدا ئەبەزێنێ ستۆدیۆیەکی زۆر کراوەتەوە خەڵک مەسەلەن خەڵکێکەیە گەنجەکەی پاری پێە حەزەکە حەزی لە خۆدەرخستنە بەڕاستی حەزەکە لە ڕێی میلۆدیەکەوە دەرکەوێت ئیتر ئایا بۆ خۆشەویستەکەیەتی ئایا بۆ کەسێکی معەنە بۆ کەسێکی دیاری کراوە
ئەوێ بە هەر وەسیلێ بە دەرکەوێ واقعان لەوانەیە ئیشەکەشی کاڵ و کرز بێ هیوادارم موفقیەتێک لە کارەکەیان نابێت. پێویستە ئەو قسەی کاکبەریوان زۆر لە جێ خۆیان بوو پێویستە کە بەڕاستی ئێمە ڕەخنەگرمان هەبێ بۆ ئەم بابەتانە هەروە هەر کارێکە مەگەل کە حتا لە چوارچێوەی زندگی شخصیمانە ئەگەر ئینتقاد و پیشنهادێک یا مەشوەرەتێکمان نەوێ پیشرەفتێکمان نییە و ئەم ئینتقاد و پیشنهادگەلە نەتەنیا هۆنەرمەندگەل حتا ئێمەی کە لەم کاناڵە کارەکەین واقعان انتظار انتقاد و پیشنهادمانەست لە بینەندەگەلمان لە شنەوەندەگەلمان و هیوادارین لەم ڕێگەوە بتوانین فرە کەسگەل بناسین و بمان ناسنن و بین بە پەرە بۆ هۆنەرمەندگەل هیوادارین. گۆرانیەکتر ئەگەر بێت لە کۆنترۆلەوەتیان مقامێکی سەفەر مقامێکی سەفەر حەزەکەی کاک وەلید هەر فادێس مقامەکە دوایی ئەیکەین بە ئەو میوانانە حەزیان لە هین بوو ئەیکەین بە شەش شتێک ئەرێ وڵا حەز بە شا دەکەن باش نییە چون وتیان بمێن وەی وەیەکەی کاکە ماشەڵڵا أوف كمان مشتاق شنو تشوب لا لا وتشيب كار كي داك دمو أجنا نقيا دامني داستي دعاء جاو دب مخاشري طريقي شجيري برددم ام جار الريد اقرمو أخيانا تشوخا أو قرمتي برددا وبيم دليا شيخ
بخاشاوشی دەوت شعلا عسا دەستی پێ دەگرم کەسینەی ڕێژنی بەو تێغی نازە ئەنجن کرد وتی پاژمردەیە ئەملا لە زارە ئاهی تێدەگرم شکر وشیارە مەحوی شکر وشیارە مەحوی تێدەگا دنیا خرابەدا کە بەدمەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێ دەگرم کوێستانی ماشەڵاو لە بێجوانی گەرمیانیا کوێستانی وەشل و من خانومانی وەسکی تۆیان بۆ کردوم بەجلی کوردیەوە جوانی چەندە ناسک و نازدارن کیژۆڵی کوردستانی هەرەوەی 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 وەی 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 ناسکۆڵە چاجوانۆخەی ساتێ لالام دانیشاوەی بە کوێری چاوی کابرای دەکچێ بم دەرێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی چاوڕۆژ بم دەرێ ماچێ با گیانم دەرچێ ئۆخەی گەرمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە گەرمە شامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کابە خۆ من شێت و شەیدای تۆم بەچل پیر و وەسابە خۆ من شێت و شەیدای تۆم بەچل پیر و وەسابە هەرەوەی 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 وەی 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 ناسکۆڵە چاجوانۆخەی ساتێ لالام دانیشاوەی بە کوێری چاوی کابرای دەکچێ بم دەرێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی چاڕۆژ بم دەرێ ماچێ باگیانم دەرچێ ئۆخەی فاسڵی بارە گیانە ئەوان یاشینە فاسڵی بارە گیانە ئەوان یاشینە عاشقی یارێکم چکەم خوێنی شیرینە بەخوا چاوی شینە وەڵا خوێنی شیرینە دەیدەی سەرتای بەپای سێر بێ بەردەشتی باژێر بێ هەمووی چاو بەگێر بێ هەرکۆم دەوێتۆ سەرتای بەپای زێو بێ بەردەشت و بەرکێو بێ هەمووی خەندەلێو بێ هەرکۆم دەوێتۆ
تويا عاشقا جان وكو من نبي أيجي عاشقا جواني وكو من نبي أجيرو دي داوي وي فريد النبي أجيرو دي داوي جوان فريد النبي أري بناس جان بناس شبنا أذكردم أري بناس جان بناس شبنا أذكردم أي من ناري دوينم جوان تفير كردم أي من ناري دوينم جانا توفير كرد أرجوانا توفير كرد بديلي نازنين أشكد رنجرو أي شمسال بديلي جواني أشكد رنجرو أي أوال داخل بخوة باردك اندرو أي أوال داخل والله باردك اندرو أري بناس جان بناس شهاد وناسو أي جرقي دام وداس بخوة كباب سازو أي كباب ششتمي وي وفي أذو أرجانا وفي أذو سوزاليو خانم سوزاليو ديلم سوزاليو خانم سوزاليو ديلم ساتو خوابم جايه ما يلو بمرم ساتو خوابم جايه ما يلو بمرم سوزاليو سوزالي سوزاليو سوزالي سوزاليو خانم توم بيازاني سوزاليو خانم توم بيازاني شتي چاوي نشه نیزانی شتی چاوه بوم نشه نیزانی دشتکی گرم یار کاچی با کاچی دشتکی گرم یار کاچی با کاچی چونکە تۆی لێ بووی ئاوا بێ خاکی چونکە تۆی لێ بووی ئاوا بێ خاکی سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم بیر بێتەوە سەوزەڵێ و خانم بیر بێتەوە باخەوانێ بووم تا گەشایتەوە باخەوانێ بووم تا گەشایتەوە الحق دەست بچاوانێ شێواقعان گشتی شادە و کردەوە هیوادارم ئەوەیە کە ئەگەر خەمێک بووچک لە دڵیابێ بەم گۆرانیە شاد و خۆشە خەم لە دڵیان نەماوێت واقعان دەست و چاوی خۆش زۆر سپاس كجلال بيت خوشي تنكادر بلاد الله كجلال بيت خوشي تنكادر بلاد الله
او ضلي اخواتا رزين ليلى لا شريك الله او ضلي اخواتا رزين ليلى لا شريك الله تنكا جانم تنكا تنكا روحي شينه ليلى لا دوري بالك بأخوان الطرفين تنكا 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 أملار ولنجا تركا عزیزگەل بەم دەنگە خۆش و ڕستایە کە ئیمڕۆ مێمانمان بوو بەڕاستی خۆشحاڵ بووین هونەرمەندێ بۆ جۆرە فعال لە بوارە هۆنەریە بەم دەنگە خۆشیە و واقعان ماڵە گەڕیانی ڕووناکەوە کردەوە ئەسەن ڕۆشنەوە بووینەوە و ئەو تەجروبەگەلە کەم عزیزە لە هۆنەر و لە فرەچت گەل هەسی فەیزمان برلێ ئیسێکی داوای گۆرانیەکیان کردگە عزیزگەلمان حەسەن زیرەک لەو دووە ئەگەر ئیجازە بن بەلە ئەوەی کە گۆرانیەکە بێژن چون گۆرانی پایانیە حەزەکەم ئەم هدیە لە تەرەف عزیزگە لە گەڕیانەوە و کارمەندگەلمانەوە مدیریەتی عزیز تووە ئەندامگە لە گەڕیان کە واقعان بە سوورەتی ڕایگان خەمەتەکەن و سعاتیان ئەسەم بۆ نییە و ئێمە حەزەکەین هەرچەند شتێک ناچیزە وەلێ تەقدیمە ئەم هونەرمەندە عزیزیەکەین کە لە خەمەتیان نابووین و فەیزمان برد و تشکری چکین لکاگولی عزیز هر دفعه ما برنامه‌کمان زحمت عین بم هنرمند عزیز گلتین واقعا دسوچا و نشه تشکر کم بهاتنت که گیان ممنونم انشالله همیشه بمینی با هنر انشالله مارک تویش بیتو زوزو سپاس دستی هم ولای خوش سڵاو و ڕێزمان هەیە بۆ تەواوی خۆشەویستان کە لە ڕادیۆ ئەم کەناڵە جوانە بەرنامە پێشکەشەکەن و بەرنامە ئیجراکەن دەستخۆشی یەکە بەیەکیانەکەن و بەتایبەتی برای بەڕێزم کاک جەزای ساس بەڕاستی ترە و ماندوو نەناسا هەمیشە ئەو ماندووە بەڕاستی بەکارەکانەوە سپاسم بۆ هاوڕێی عزیزم کاکە وەلید کە ئەم ڕۆ لەگەڵمانە هیلاک بوو سڵاو خۆشەویستین بە تەواوی گوێگران و ئازانی ئەم ڕادیۆ جوانە ممنون تشکر به سپاس بۆ جەنابی شەبێ گومان دەستان باشەکە من بوو بەڕاستی هەرچی هۆنەرمەندم و حەزەکەم میوانداری لە هەر هۆنەرمەندێ چ لە کوردستان ڕۆژهەڵات بێچە لە خۆراوە و هەر کوردستانی لە خەمەتیانە هەم ئەلبەتە بەداخەوە من تەک زاراوەیە وا کەمی مشکل مەس هەر لەسەر زاراوەی سنەماگمە هەمووی هەر کوردە هەر ئەردوانیە بەڵێ تاوە تێگەین هەموو گۆرانی آخر پایانیە ئێمە بە تواوبوونە بەرنامەکەمان دەست پێکە و هەر لێرە خواحافزیتان لێکەین ئینشەڵا بەرنامەیەتر و گۆرانی وێژی عزیزتر هۆنەرمەندێتر بین بە میوانە ماڵگەل ئێوە و ئێوەیش بەڕاستی شاد بن بەو دەیقە و سەعاتە کە ئێمە هاینە خەمەتانە ماڵتاناوا بێ خواحافزتان بێ ئینشەڵا بەرنامەیەتر تینە خەومەتان گۆرانی گەوهەرێ پێشکەشی ئەوەی ئازیزەکەم هەڵبەدەم ڕۆ بەڕاستی یە گۆرانی خۆم وت ئەوە داواکاری ئەم خۆشەویستانەیە حەزیان لە گۆرانێکی تری مامۆستا حەسەن زیرەک بوو و لەگەڵ کاک وەلیدا ئەگەر ئیجازە بە فەرموو
چەند کوێستایانی لەنگنیم بێنم کارگۆ کامایان سەیر و سافایا ساسکەم هاوار لە بۆ چاوی لەیلایە لەواتەی ئاشنام دیوە جوانە و قەت کاسم وابینایە گەوهارێ ماڵم گەوهارێ سرگێت حەوزی کەوسارێ خۆشترا لە ئاوی زمزم ئەسمەر حەجاجی داچنە سەرێ داوای دوومایە چێم لێ کرد چی بکەم وەخت بوو ئابڕووم بارێ وەکو کوێستانی قەندی ئاوا سارم خاڵخاڵە لە جەوری داهوی گردون هاوار دڵمدا کاسێکاڵە عاشقی قادۆی و باڵای بۆ چی بکەم خوێن شیرین چاوی کاڵایە گەوهارێ ماڵم گەوهارێ سنگێت حەوزی کەوسارێ خۆشترا لە ئاوی زمزم ئەسمەر حەجاجی داچنە سەرێ داوای دوومایە چێم لێ کرد چی بکەم وەخت بوو ئابڕووم بارێ کەژەڵا بێت و خۆشی تەنکا دەربێ لە دڵام کەژەڵا بێت و خۆشی تەنکا دەربێ لە دڵام ئەو دڵەیە خوادا ڕزێ لەیلا لە ژێری گڵام ئەو دڵەیە خوادا ڕزێ لەیلا لە ژێری گڵام تەنکە جانم تەنکە تەنکە ڕوحی شیرینە لەیلا لە دووری باڵات بەخوا دڵبڕ برینە تەنکە تەنکە تەنکە